جبوان غريب كان برزود ريباني أفبوان غريب كان برزود ريباني خوابدي باكر مي وغريب كان سيدك ويتني وجرك بالإيمان وشي ولا تسرقونا امشو هر قمن حاول كمين دا هر دردن ملوم وروي زمين دا دڵ نەگەردەلوول بێپەردا و خیەن دەماخم نەگێر بێدەما و خیەن ساو دەروش و عشق مەولاوی دەروێشەن و یا هۆی وەسۆز ڕیاوزت کێشەن هەر پاوسەمە بۆ زەلیلی دەخیل چینە زیاوتەر ماوزم و زەلیل پەی دیگە دەروون جۆشە کۆڵ و کەف تەسکینە نەمەک کزەی کەف و دەف بابەی و وەشوەش سۆزی سڵاکەڵ لەرەی نەواوی تەرز شیرین ئەداکەڵ بەو نا ئێرەوە وەدا ئێرەوە بەو ناو ئێرەوە بەو دا ئێرەوە خاس بنیە هەستیم و ئاوێرەوە بەڵام شەو خەمان شێو نانی کەڵک تا سەحەر چون بوو گەردشێ فەڵک تا سەحەر چون بوو گەردشێ فەڵک تخوا من أجيري هورامانم بو خاك ومشودي شاران مفيشين شاركو باركو بيكان مفيشين قمو دالاني ودزاويرم بو درو تويلي وآبي سيرم بو هوارو ليلي تاجي سيرم بو بجانا وشوبو وركيميرم بو كوينو بزازرا وراويرم بو قويجو ميرو دزاويرم بو من شايخاني من نوم فاتح محمد سيد كات أحمد سيد عبد الله مولوية بشك هرچما إيما باس لكفايتي ونوازي وعارفي ومعروفي حضرتي مولوي بين هشتاق كما رنگا زورك لأواني كلا شاعر بون لكساني ناوداري ملتي كرد بون جيجا لشاعري بحريكي تريشكا خواهی گەورەی بەخشی بێت حەزرەتی مەولەوی لە زۆر مەسائیلی عرفانی و تەسەووفدا ئەکرێ بڵێم شانازەیەکی زۆر گەورەی پێ ئەکرێ هاوچەشنی کەسایەتێکی بۆ نمونە وەکو حەزرەتی مەولەوی و حەزرەتی نالیە و زۆرێک لەو شاعرانەی دیکەش. ناوی تەواوی حەزرەتی مەولەوی سەید عەبدوڕەحیمە. بێشک سەید عەبدوڕەحیم کوڕی مەلا سەعیدە و لە نوي ملا يوسف جاني كري ملا أبو بكر مصنفي شورية أبو بكر مصنفي شوريش أقريته وسر كسایەتی ناوداری ئاینی سید محەممەد زاهید کە بە پیرخدری شاهۆ ناساوە. ئەگەر بێت و بگەڕێنەوە سەر ئاگراوەندی زیاتری حەزرەتی مەولەوی ڕووی کەسایەتیەوە ئەچێتەوە سەر وەچەی حەزرەتی حوسێنی کوڕی حەزرەتی عەلی کوڕی ئەبوو تالب. زۆر کات حەزرەتی مەولەوی لە کوڕی ئەدەبیاتە کەسایەتێکی ناوازەی هەبووە و لەگەڵەوەشا ئەو شعرانەی کە هۆنیوەتیەوە ئەکرێ بڵێم لە بەڵاسی بڵێم لە گیرفانیەوە دەریهێناوە، چونکە هەموو کاتێک حاضر جواب بووە لە وەڵامدانەوەی
ئەپرس و ڕا و ڕاوێژێک و یاخود تەنانەت ئەگەر شعرێکی بەرامبۆر بووەکرێ ئەویش بە حاضری وڵانی داونەتەوە دەتی مۆلەوی خامەژە ئەکرێ بەوە بڵین کە لە 79 ساڵ ژیاوە و لە دەی سەرشاتە ژیاوە کە ئەکاتە ناوچەی تاوگۆزی ناوچەی وەکو عاشرەتی تاوگۆزی کە باسی بکەین هەم ڕۆژەڵاتی کوردستان ئەگرێتەوە و هەم باشووری کوردستان ئەگرێتەوە کە ئێستاکە ئێمە خۆمان نیشتەجین لە باشووری کوردستان زۆرێک لە لادیەکانی ئەگرێتەوە ناوچەی تاوگۆزی لە زۆرێک لە بەداخەوە لە پەرتوکەکانە ئاماژە بەوەکە کە مەولەوی لە ناوچەی تاوگۆز لەدایک بووە لەچی شوێنێک شاری جوانڕۆ لە ڕۆژەڵاتی کوردستان خۆی بێشک ئەمە هەڵەیە بەداخەوە لە پەرتووکی کوردیشە لە ناو باشووری کوردستان هەر بەو چەشنە چاپ کراوە خۆی ئەو لادەیەکمان هەیە لە سنووری بە ڕۆژەڵاتی کوردستان کە پێوترێت تاوگۆز ئەوە لادەیە ئەگینا مەولەوی لێدایک نەبووە لە باشووری کوردستان لەدایک بووە کە لادیەکەی خۆیەتی ئەویش بە ناوی سەرشاتە لە ساڵی 1200 کۆچیەکە پێم وادێتر بە زاینی لێکی دێنەوە کاتە 1804 باو عیسە وجود جەماو تاماوهی دلیل ئسپاوت سەنعی ئێلاوهی زیاوی بیناییم نور چەماونم سەرمایە حیاوت دین و ئیماونم من وێم مزاون و بێ ئەمریم کردن ئیتاو ئای فەرماون عەبدیم نەبەردن عمرم سەراپا و غەرقی خفڵەتەن زاوتە ئاخرم باوڕی خجڵەتەن بەڵام مشیۆ تۆ وە فەزڵەکەی وێڵ کردەی من نەبوو بەهانە پەرێڵ ئێغماز کەیجەگرت ناو بەکاری من جەڕۆی سیاوی و بەدکرداوری من پێی من کاوفیەن ئەی گرت ئینفعال بۆ بە ڕەحمە وێڵ بکەرم پاماڵ مەڵیەوە تۆ ماور کردەی ویاردەم مەڵیەوە تۆ ماور کردەی ویاردەم بڵیەوە زەردی ڕوخساور ئاوردەم هەرچەند شایستەی عەفوڵ نەدارون ڕووی شەرمەندگی وە دەرگاڵ ماورون جەبەحری کەرەم بێبەشم مەکرد شەڕی نەفساونی جەڕاوگەم لاوبەر تاو بە فەزڵی وێت بواو نیمەوە دەدەست هەواوی نەفس بساو نیمەوە بەڵکە جەی ئاخر پێوم فکرێکم تەداورک پەی چەند تەزبێح زکرێکم بەڵام بەو شەرتە چەنیم قەبوڵکەی بە حاونەی ئەسپاوت عەفوم وسوڵکەی نەفسم بەڵکرداور بێدینێ بەڵبەخت شومە سەرگەرداون خیاو وڵاونە سەخت پێیچش عاتڵ وە گوناو کردن ژاورێ مەحرومی ڕەحمەڵ وەردن ژاورێ مەحمومی ڕەحمەتڵ وەردن ڕاوگەی حەقیقەت جەویرڵ شیەن یادڵ پێی مەحبوب حەقیقی نیەن موتن ئەسڵیەت نەخاوتر لەواون موتن ئەسڵیت نەخاوتر لەوان مێخێ مۆبەتڵ نڕووی خاوک لەواون دایم گۆڕەفتاور ئارزووی خاومێ یەکسانن پەرێڵ نیکی و بەڵناومی گاو خەریکە دەرد هەواوی مەجاوزی گاو مەشغوڵی کەسب کەپر و نیاوزی گاو غەرقی هەواوی وەسڵ نازاورێ گاو حەیرەت زەردی ڕوخساوری یارێ هیچ هۆشت نیەن حەق خەبەرداورن فەرڵاو ڕۆی حیساب میزان کاورن فکرێ کەرەوە وادەی لەواوتەن فکرێ کەرەوە وادەی لەواوتەن وەختێ شیویای شەوقی سەوداوتەن باوەرەوە دەست زاودێ پێی سەفەر ود نەو سەفەردا بێتۆ شەمەکەر وە دەرگاوی حەق بەڕووی پەشیماونی عوزراوەری کرد کردەی ناداونی بەڵ لێ باوسی عەف بکەڕڵ خەڵاوت جە وەخت مەردن بڵەرڵ نەجاوت و نەسیوڵ بۆ سەرماویەی ئیمان نەوەی وە ڕێشخەند سوخریەی شەیتاون وە ڕووی مەحشەردا وە ڕۆی مەحشەردا بگێڵە دڵشاڵ جەقەید ئەسیان دڵ بۆ ئازاڵ جەقەید ئەسیان دڵ بۆ ئازاڵ
ئەم کەسایەتی هەل لە دەستێکی بڵێن ژیانیەوە جگە لەوەی کە لە خێزانێکی ئاین پەروەر و بە حرمەتدا لەدایک بووە لە سەردەمی مناڵی باوکی لە لادەیەک کە بەناوی بێژاوەیە لە نزیکی هەڵەبجە لەوێ لای باوکی قورئانی خوێندووە. ئێوە خۆشتان باشتر دەزانن لە سەردەمی کۆنا چوونە بەرخوێندن لە سەردەمی مناڵیە لە قورئان و لە فقێتیەوە دەستی پێ وردە کتێبە سەرەتاییەکانی هەر ئەو کاتە دەست پێ کردووە لە ڕووی عەرەبی و فارسی تەنانەت سەرف و نەحوی هەر ئەو کاتە خوێندووە. پاشان وەکو ئوسوڵی فەقێیەکان زۆر شوێنی کوردستان گەڕاوە و دوای ئەوەش ڕۆشتووە بۆ پارێزگای سمە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەوێ ماوەیەکی دوودێژ لە مزگەوتی وەزیر لەوێ دامەزرێت لەوێ ئەمێنێتەوە. ڕەنگە هەموو چەرمەسەری و ناڕەحەتی کە بەسێتی حەزرەتی مەولەوی هاتووە لە سەردانەکانی بۆ شوێنەکان زۆر درودرێژ بێت کە ئێمە فیدیۆ بکەین، بەڵام ئەوەی کە مهم بێت کە ئێمە ئاماژەی پێ بکەین زۆرێک لە مزگەوت و کەسایەتی ئاینێک یەک لە دوای یەک لە ئەو کاتەدا چ لە باشووری کوردستان و چ لە ڕۆژهەڵاتی کوردستان گەڕاوە و زیاد لە پێویست بە دوای معریفەت و ئەمردا گەڕاوە. لەگەڵ ئەوەشدا مەولەوی زمانی فارسی زۆر بە پاڕاوی زانیوی، زمانی عەرەبی، هەر ئەمانەش وای کردووە کە کۆمەڵێک پەرتووکی هەبووە. یەکێک لەو پەرتووکانەی کە بە شعری عەرەبی نووسراوەتەوە 2031 بەیتە شعری عەرەبیە بە ناوی ئەلفەضیلە. هەر بۆ زانێ مێژناتان ئەم پەرتووکە لە جامیعەی ئەزهەریش بووەتە پەرتووکێک بۆی کە لە ڕووی دراسەتی علمیەوە سوودی لێ ببینرێت. لە جگە لە فەضیلەش کتێبێکی تری هەیە عەقیدە مەڕدیە پێوترێ 2452 شعری کوردیە. هەڵبەتە کە ئەوترێ شعری کوردی مانای ئەوە نییە کە زۆر و بە پاڕاوی بە ئەردەڵانی یاخود بە بابانی نووسرا بێت یان وەکو سۆرانەکەی خۆمان، بەڵام زۆرێک لە وشەی کوردی پەتیشی تێت، بەڵام هەندێک وشەی هەر عەرەبی تیا مەوجودە. ئەم پەرتووکە ئەکرێت باس بکەین کە زیاتر لە علمی کەلامەوە سەرچاوەی گرتووە. کتێبێکی تریشیە بە ناوی ڕەوائح 520 بەیتە شعری فارسیە. زۆرێک لەو کەسانەی ئەدەب دۆز بن و لە وڵاتی ئێرانی ژیابن هەر کاتێک ئەو تێدا خوێندبێتەوە هەرگیز تەسەووری ئەوە ناکەن کە کەسێکی کوردە و ئەو بەیتە شعرانەی نووسی بێت. جا دەستێکی ئەو پەرتووکەش هەر بەوە دەست پێکات شعرێکی چ دەرخۆت بینم ئەز بەسڕ و سیاهی نەگونجەت ئەی ئیلاهی یا ئیلاهی. یعنی هەر لە دەستێکە با باس لە چەرمەسەری خۆیەوە کات هەتاوەکو لە ناوەڕۆکیا زۆر مەسائیدی تریشی لە خۆ گرتووە و ڕۆحێتێکی پاکی بەڕاستی ئەکرێ بڵێم لەگەڵ طریقەتی نەقشبەندی و بە تایبەتی شێخ عوسمانی سیراجەددینی گەورەدا هەبووە. زۆربەی کاتەکان بەڕاستی پێکەوە بوون لە دوای فەوتی ئەویش لەگەڵ کوڕەکانیە زۆر جار هەیە ڕاوێژی مەسەلەی ئاینیشان لەگەڵ یەکترا کردووە لەبەرەوەی کە وەکو عەرزم کردن سەرەتا حەزرەتی مەولەوی لە ڕووی ئاینی و لە ڕووی عیلمی کەلام و تەسەووف کەسایەتێکی ئەجگار تایبەتمەند بووە. لەگەڵ هەموو چین و توێژەکانی ناو کۆمەلگا توانیوێتی خۆی بگونجێنێت، بەڵام ئەوەی کە جێگەی داخ بوو بێت جارێکیان بەداخەوە بەدەستی کۆمەڵە کەسانێکی ماڵەکەی ئەسووتێنرێت و زۆرێک لە کتێبەکانی لەدەست هەیە. کتێبەی کە من باسم لێوە کرد جگە لە کتێبی دیوانی مەولەوی کە چەندەها بەیتە شعری بە زاراوەی هەورامی وتووە کە ئەویش ئەکرێ بڵێم کاریەکی ئەجگار قەشەنگ و وێناکێشی تەواوی چ کوردستان یاخود جوانی
ئەو نیعمەتەی کردووە کە خۆی گەورە بە هەموو کائینێکی سەرڕووی زەوی بەخشیوە. بەداخەوە لەو کاتەدا کتێبەکانی و ڕێژەیەکی ئێجگار زۆریان ئەسووتێنرێت، ئەمەش بەدەستی کۆمەڵە کەسانێکی ناحەز کە ماڵەکەی ئەسووتێنن. گیناشتی ئێجگار زۆری هەبووە، هەتاو ساکە زۆر جار هەبووە لە شوێنانەوە بە ئێمەیان وتووە لەوەی کە پەرتووکێک هەیە تەسەورێکرێکەوەی حەزەتی مەولەی بێ. ئێمەش بەڕاستی بینیمانە چەند جارێک سەفەری لەلایەن خزم و دۆستانی خۆمانەوە چی بۆمان هێنراوێ یاوە تا خۆمان سەردانی ئێرانمان کردوێت. لە ڕێگای چەند کەسێکەوە هەوڵ دراوە زۆرێک لەو شتانە ببینین، بەڵام لە دوای لێوەردبوونەوە حقت بڵێم لەبەر زەعیفی زۆرێک لە بەیتە شعرەکان نەمانتوانیەوە وێنای پینکەمەی حەزرەتی مەولەوی بێت. بەڵام پەرتووکێک کە زۆر جێگەی داخە و ئەکرێ بڵێن گلەییە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە ئێمە چەندین جار ئەو پەیامەمان گەیاندووە. کتێبێک هەبوو بە ناوی دەلایلی مەولەوی، ئەو کتێبە بە خەتی حەزرەتی مەولەوی نووسرا بوو. کاتی خۆی بە ساڵی ئێران وە بزانەمەی کرد 1371 کۆنگرێسدا لە سەقز کرا، خەڵکێکی ئێجگار زۆر داوەت کرا بووە. ئەو پەرتووکە بەناوی دەلایلی مەولەوی داوا لە جەنابی باوکم کرا سەید محەممەدی تاووەزی بۆ ئەوی کە ئەو پەرتووکیان بداتێ هەتاوەکو لە فرسەتێکە هەڵدن بە چاپی بگەێنن. بەڵام هەر بۆ زانینی جنابتان بۆی کەشتەکە زۆر شاراوە نەبێت، کاکبارانی وەڵەتبەگی هەیە کە بەڕێوەبەری ئەنستیتۆی کوردیشە لە تاران. چەند جارێکیش خۆم بینیومە لێرە لە باشووری کوردستان و زۆر بەڵێنی دابووی کە بیگەێنێتەوە دەستمان، بەڵام بەداخەوە بەڵێنەکان بەڕاستدا نەچوون. نازانین ئایا ماوەیەک حەکیمی مەلا ساڵحی تاوانبار کرد. خۆم لەگەڵ کاک حەکیمی شاقسم کرد، بەڵام ئەو ئاماژەی بۆ کرد کە بەس ئەو کاتە بینیوێت یەگینا کتێب لەلای ئەو نییە. کاکبارانی وڵەتبەگیش یعنی بەرحاڵ ئەوە بزرگ بوو، بەڵام ئەمە ئێمە وەکو بنەماڵەی مەولەوی حکوومەت هەرێمی کوردستانی بە تاوانبار دەبینیم، چونکە ئەمە تەنها مڵکی ئێمە نییە وەکو بنەماڵە. دەستخەتی تایبەتی حەزرەتی مەولەوی لەسەر خۆی بە خەتی خۆی ئەو شتانی تیان نووسیوە. ئەمانە گەوهەرێکن بۆ کەلەپوری کوردی و بۆ مێژووی ملەتی کورد. ئەم شەو مەینەتاو نەدەروون جەمەن، خێڵخاڵنەی کەیفی پڕ جەمال و تەمەن، دیارن دووەی دووری زۆر کردن، سوپای خەم و غەم هجووم ئاودن. شنۆی ئارەزووی وەسڵەت زوهور کرد، لافاوێ مەینەت کۆگای شادی برد، هۆناوێ دەروون ڕیشەی گیان کەندەن، سەرمایەی تاقەت نەدەسم سەندەن. مەحاڵن ئەمشەو گیان وەڕۆ بەردەن، جارێتر تەواف ئاسانش کردن. یەخوا سەبووری و دڵ باوەری، خەزانەی ئارام پێیم عەتاو کەری، بەڵوەڕۆ بەروون و هەر حاڵ ئەمشەو کەروون زیارەت دەرگانەکەی ئەو. بەڵوەڕۆ بەروون و هەر حاڵ ئەمشەو کەروون زیارەت دەرگانەکەی ئەو. سەر بنیە و خاک ئاسانەی دڵبەر، بەو ئارەزووی دڵ گیان بەرش وەبەر، بەو ئارەزووی دڵ گیان بەرش وەبەر. هەڵبەت لێکدانەوەکانی ئەوانەی ئازادن لە کەسایەتی لە ڕووی شعرەوە کەواتە من ناشمەس زیاتر لە لێکدانەوەی ڕۆشنبیری و هەڵکەوتەی کە وەکو کەسایەتێکی سیاسی لە زۆر مەقامان کە قسەیان لەسەری کردبێت بەسەر چاو من لەسەرەوە زیاتر ئەدوێم.
لەگەڵ ئەو پێگە کۆمەڵایەتی کە ئێمە ئاماژەمان پێکرد زۆربەی هەر زۆری کاتی بۆ زۆر لە مەسائلی ئالەساس ئاینی کە سەردانی زۆر شوێنی کردووە ینی ئەکرێت من باسی بەسەرهاتێک بکەم کە حەزرەتی مەولەوی سەردانی سنە ئەکات بێشک ئەو سەردانانەی کە حەزرەتی مەولەوی کە کردوویەتی لەگەڵ هەر کەسێکە بۆ هەر شوێنێک لە زۆر مسائلی ئاینی زۆر جار هەیە دەرچووە یعنی بۆتە مۆزوعێکی تەنانەت مەذهبیش جا بۆیە جارێکیان حەزرەتی مەولەوی سەردانی والی سنە ئەکات لەو سەردانەیە کە ئەچن بۆ ئەوێ لە دوای دانیشتنێک بێشک وادی سنە مامێکی هەیە ئەو مامەی خۆی خزمەتکارێتی والی سنە هەر بۆ علمی جەناویشتان شیعە بووە لە کاتی دانیشتنەکە ڕوو ئەکاتە میوانەکان و پیان ئەڵێ باشە چۆن ئەبێت والی سنەش غوڵام شاخانە بێ لەگەڵ کوڕێکیش شێخی سراجەدین بناوی شێخ عەبدوڕەحمانە ئەچن بۆ ئەوێ سەردانی وێتن ڕوو ئەکاتە ئەوان پیان ئەڵێ باشە لە کاتێکە کە نزیکترین کەس لە پێغەمبەر کە حەزرەتی عەلی بووە خزمی بووە باشە بوو ئەبێ کەسێکی بێگانە ببێت بە خەلیفەی موسڵمانەکە شێخ عەبدوڕەحمانیش ڕوو ئەکاتە مەولەوی بۆ ئەوەی کە وەڵامی باتەوە مەولەویش پێڵێ ئەڵێ منیش پێم خۆشە ئەو پرسیارە ئاراسەی جعفەرخانی مامت بکەیت جعفەرخان مامی والی بووە کە ناوی غوڵام شاخان بووە لەگەڵ ئەوەشا خزمەتکاری بووە طبعا وەڵامەکەی مەولەوی ئەوەندە متەئسیرە بێ غوڵام شاخان دەمکوتە بێ بۆ لەبەرەوەی کە ئەڵێ ئەگەر بە خزمەتی بێ ئەبوایە ئێستا جەنابەت جعفەرخانی مامی خۆتت بکردایە بە وەزیر نەک بیکەی بە خزمەتکاری خۆت کەواتە ئەم مۆزەیەکی خزمەتی نییە هەر کەسێک خەڵکەوتە بێت کەسایەتەکەی شیاو کردێ بۆ ئەو مەقامە بۆی ئەو دیاری کراوە یان لەگەڵ کەسێکی خەڵکی ناوچەی خۆمان مەولەوی هەر بۆ علمی جەناتان حەجی سەفەری حەجی یعنی نەبووەتە حاجی مەولەوی جارێکیان چکە بەڕاستی لە ڕووی بەدەوە زۆر چەرمەسەری چشتووە ئەچێت ئەکەونە ڕێگا لەگەڵ بۆی کە بچن بۆ سەفەری حەج لە ڕێگا مەولەوی نەخۆشەکەوێ کە نەخۆشەکەوێ چی پارۆپول هەیە پێیەتی ئەو کابرایی کە لەگەڵێتی هەمووی هەڵەگرێت و مەولەوی بەجێ ئەڵێت و یەتەوە ئەڵێ وەڵام مەولەوی ئەمی خوای کردووە ئیتر لە ناوچی ئێمە لەوێ بەنیازنەوە خەریکی تەعزیێدانان ئەدەن بۆ حەزرەتی مەولەوی لە کاتی گەڕانەوەی بۆ ئەوێش مەولەوی کە ئەگەڕێتەوە لەنا ئەو خەڵکەی کە لەوێ دانیشتووە کابراژ لەوێ ئەبینێ پێی ئەڵێ ڕووی زەمانە ڕەش بێت کە تۆی شەرمزاری من کرد ئەگەر بمزانایە تۆ لێرەی نەئەهاتمەوە بۆ ئەوی کە تۆ شەرمەزار نەبی یعنی لەگەڵ ئەو هەموو ماندووبوونە و ئەو هەموو چەرمزارێشا زۆر جار هەیە مراعاتی کەسایەتی بەرامبەریشی کردووە یعنی سوێندی خواردووە والله قەسەم ئەگەر بمزانایە تۆ لێرەی چکە من وا مەزانی کە لە دوای پارەکانت تۆ ناگەڕێتەوە بۆ ئێرە ئەگەر بمزانایە تۆ لێرەی من ناهاتمەوە بۆی کە تۆ شەرمەزاری هەم من و هەم ئەم خەڵکەش نەبیت اینجا زۆر بە سەرهاتی تریش هەیە کە بەڕاستی لە ڕووی قسەزانی و لە ڕووی کەڵابوونی کۆمەڵایەتیەوە مەولەوی جێپەنجەی تیا دیار بووە یان باسی ئەوە ئەکرێت کە جارێکیان کەزاتێکی قسە خۆش بووە لە بەردەمی مزگەوتێکە ئادێ مەولەوی لەگەڵ چەند مەلایەکە یەکێک لە مەلایەکان ئەڵێ ئەم پیاوەی کە لەو لاوەیەت هیچ نوێژ ناکات زۆر لۆمەی کابرا ئەکەن هەتاوکو وەگاتە لایەن مەولەوی بانگی کابرا ئەکات پێڵێ بۆچی نوێژ ناکەیت و سەیشەڵە تۆ چۆن نەزانی ئەڵێ بیستومەکە نوێژ ناکەی ئیشەڵێ وەڵا نوێژی بەیانیانم لە کیسە چێت ئیتر بۆیە من نوێژی چوار فەرزەکەی تر ئەمان ناکەم بۆ لەبەر خاتیوەی کە نوێژی بەیانیان مەولەویش پێڵێ ئەگەر تۆ ڕازی بی من چوار فەرزەکە من نوێژی بەیانیان و بووەکەم تۆ چوار فەرزەکەی تر بکە وەڵام کابراژ لێ ئەدا وەڕواتر مەلاکانی ئێواش پێڵێن ئەڵێن مەولەی ئەم فتواغەڵەتە چییە تۆی
تۆ چۆن ئەگەر بە کابرا بڵێ وەڵاهی من نوێژی بەیانت بووەکەم و 4 فەرزەکەیتت دیتاکە ئەو لەولاوە هات ئێوە هەمووتان گلەییتان لێکرد ئەتانوت هەر نوێژ ناکە ئەوە من خۆم بە تەنها 4 فەرزەکەم پێ کرد ئێوەش بە هەمووتانەوە بڕۆ نوێژی بەیانەکەی پێ بکەن یعنی کەسایەتێکی وان نەبووە کە ئەوەندە ئاینی بە قرس و قوڵی گرت بێت کە بەڕاستی هەمومان تاولەرمان دەبێت لە بەرامبەر بە ئاینیش یعنی زۆر مەسائل هەیە لە مەسائلی دینیشە تەنانەت بە شعر لێکدانەوەی کردووە لە جوانی و لە ئەوەی کە ئێمە پابند بین بە ئاینێکەوە پابند بین بە ڕسوماتێکی دینیەوە کە هەر پاکێکی ناوم کۆمەڵگایە ئازادە لەوەی کە چۆن تێڕوانێت یان بەسەرهاتێکی تری هەیە کە جارێکیان حەزەتی شێخ عوسمان ئاگاداریە کاتەوەڵە پێم خۆشە بێ کە لە لای ئێمە بمێنیتەوە مەولیش ئەچێ لەوێ لەوێ ئەمێنێتەوە لەژێر ئەو خانووی لەژێر ئەو ژوورەی کە بڵێن مەولەوی تایە تکە ئەکات کە تکە ئەکا مەولویش خەریکی نووسینە لەو کاتەیە شعرێکی بۆیێت ئەڵێ باڵاخانەی چەم دیوانەکەی تۆن بان وەگەڵ ئاسانەکەی تۆن تکەش عاجز کرد خەیاڵت تێشدا ئازیز بۆ جارێ هابنیە پێشدا جلواني دالاني وجاني وول تخال وكشكني يا أهبي من الواني دالاني وجاني وول أهل وكشكني يا أهبي جان وباك وسروه وول أغشنوري يا أهبي شنوري يا أهبي من دالاني باشقي باواني يعني كله هو أهري كله هو أهري تخوى معجزة خليقي أيها فروردي قهري جاء فروردي قهري جاي جان قرمي قلوي زون جان جول هم تفن وصريد جان تفن وصريد توافق شانن وبون سروي جول او تشوك مريد جاء تشوك مريد سروي جول تو سروي هواري سروي هواري يان قرد ميكا وصوزقي أغوزيري وعهري يان وزيري وعهري إجاز الفيشي ويقي صوزقي جاز الفان زلفان تخاشون سياما عدوون كجلق يوول دي قزي نيباليخو قزي نيباليخو جاز لفي بقي زوم جيان جيول جا عطر في مليه جان عطر في مليه تخاد اسمال في بيتي صوزق يول زعمكي برسيتي زعمكي برسيتي كل زنداري شوني مول جيان جيول تخا حكيمي شوني تو جيان مشو آزام وصوزق يول أغشي صار جنيه
بەداخەوە چونکە لەبەرەوەی کە ئەو پەرتوکانەی هەم بە عەرەبی بە فارسی یان عەقیدە مەڕدیەکە کە ئەویش بڵێن بە کوردی نووسراوە و وشەی عەرەبیشی تایە لەگەڵ دیوانەکەیە ئەگەر بێت و کەسانێک هەبن بۆ منە هەورانیزان بن زاراوەی هەورانی بزانن یان عەرەبی یان فارسی بڕوا بکە نەک هەموو کتێبەکە یعنی هەر یەک لەو بەیتە شیعرانەی حەزەتی مەولەوی بخوێنەوە لە ڕووی بێتەوە ئێجگاری استفادەی تێدایە چونکە وێنای پێگەی کۆمەڵایەتیەکات ینی بۆ نمونە کەسایەتیە کە بۆ منە لە ڕووی پێگەی کۆمەڵایەتیەکەوە کەسایەتێکی ناودار بێت ئەوش ئاماژەی بۆ کردووە گەرەی ناودارێتیەکەوە بۆ منە مامەڵەی لەگەڵا بکەی یان زۆر هەروە لە ڕووی چونکە لە ڕووی دەرمانی شۆ بەڕاستی شارەزایی هەبوو نەخۆشی هاوڵێکی نەخۆشە بێت مەولەوی بە شعرەوە بۆ ئاماژە بەوە کات کە پێویستە کە تۆ هەنار بپیشێنی و لە دوای پیشاندنەکەی کونێکی تێ بکەی و هەڵمەکەی بکەی بچێ بە سەرولوت تا بۆی کە بۆنی بکەی ئەمە چارەسەرێکی دەرمانە بۆی کە تۆ تووشی هەڵامەت بووی یعنی ئەمانش تەبعاً هەر لە خۆیەوە نەینووسیوە چونکە زۆرێک لەو سەردەمەیە شیعرەکانی ئەویان بینیوە پێگە کۆمەڵایەتیەکانی هەڵبەت ئەگەر باس لە ڕۆشنبیریەتەکە بکەین ئاماژەی پێکردووە لەوەی کە بە گوێرەی کەسایەتی کەسەکان چۆن مامەڵەیان لەگەڵا بکەی یاخود لە تۆ لە ناو خێزانێکی ئەگە چۆن لەگەڵ کەسی دەوروبەرتە خۆت بگونجێنی یان باز لەوەیەکە کە ئەو ناڕەحەتی و زەحمەتانەی کە بەسەرتادیە نابێ ئینسان ناومێد ببێ یان باسی جوانی سروشت دەکات کە ئەبێ هەموو تاکێکی کائین پێویستە سوودی لێ ببینێت ئەمانە هەمووی ڕۆشنبیرێتێکن یعنی بۆ نمونە ئێستا باسی ئەوە کرێت کە پێویستە ژینگە بپارێزین باشە ژینگە بپارێزین هیچ جهێکی نییە لە وێناکردنی بۆن منە هەکە حەزەتی مەولەوی باسی بەهارەکە نازك تدارك فصل وهارا شيرين آرائش هردو كوسارا قلت چون بوي آزيد مزاكت پوشان وفراوان چون سيلي دي من جوشان ام جوانية راس او باسي جينگي نكردوها بس تأكيدي لو كردوها توا كجواني كان وانكا لو كالرخصاري كي جوان كرب بخشي يان باسي او ك شتێک زۆر بەلای منەوە هەموو کاتێک کە زۆر جوان بوو بێت هەموو زۆرێک و ئەکرێ بڵێن ئەکسەریەت شاعیرەکانی ئێمە هەموو کاتێک باسی ئەوەکەن کە ڕوخساری جوان معشوقەکەی خۆیان کەسە خۆشەویستەکەی خۆیان یان وێنا کردو بەوەی کە جوانەکەی گوڵ وایە بەڵام مەولەوی بە پێچەوانەی شاعیرەکانی ترەوە هاتووە ئەڵێ هەرچی ئەو جوانی گوڵانە هەیە لە ڕوخساری یارەکەی من و لە ڕوخساری معشوقەکەی منەوە وەریگرتووە ئاخری کێ هەیە ئەم وێنا جوانە هەروە بە ئاسانی بدرکێنێ کێ هەیە ئەو وێنا جوانە بدرکێنێ کە بە ئاسانی تۆ هەموو شاعیرەکان بازەوەکەن کە لە گوڵەوە جوانەکەیان وەرگرتووە بەڵام ئەم بە ئاماژە بۆەکە کە هەرچی جوانی گوڵ هەیە لە ڕوخساری معشوقەکەی منەوە جوانی خۆیانیان وەرگرتووە اینجا زۆر بابەتی تر کە بەڕاستی تێر و تەسەلە قسەکردن بەسەری هەروە بە ئاسانیە من ئەتوانم ئەوە بڵێم لە هەر بەیتە شعرێکی حەزرەتی مەولەوی ئەکرێ وێنای چەند جانبەی لایەنی لەگدانەوەیکی ڕۆشنبیری و عەقلانی بۆ بکرێت لە ڕووی ژێربێژیەوە لە ڕووی منطقەوە کاردانەوەیکی ئێجگار بەرز و فراوانی هەیە بۆیە ناکرێت ئێمە بە ئاسانی هەروە بین باز لە هەموو شعرەکانی حەزرەتی مەولەوی بکەین و وێنای بکەین کە لە ڕووی پێگە کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و هەر ئایدۆلۆژیایەکی ترکە ناو کۆمەڵگایە سەری هەڵداوە چ جۆرە پەنگی خواردنەوەتەوە بەچی شێوازێک ڕەنگی داوەتەوە جا بۆیە بەڕاستی ئاسان نییە یعنی ئەگەر بابەتەکان محەدد من بەڕاستی هەروە کە جەنابتان تەلەفۆنتان کرد من زۆر دڵخۆش بووم و بەختەوەر بووم بۆی کە لە خزمەتان ئابم بەڵام نەکە مەگەر کەم و کورتی لەبەر کات و لەبەرەوەی کە چڕ و پڕ نەبوو بێ بەڵام وەکو کابراڵێ دڵم ئێجگار پڕە و کاتیش زۆر کەم و من ناتوانم ئەو هەموو پەیامە بە ئاسان بکەم
هەموو کاتێک هەوڵی جدی بۆ ئەیکە دڵی کەسی بەرامبەر نەڕەنجێنێت هەموو کاتێک یعنی زۆربەی هەر زۆری کاتەکان ئەگەر داواکاریەکیشی ئاراستەی حەزەتی مەولەوی کرا بێت زۆربەی کاتەکان هەوڵی داوە کەسی بەرامبەر نەڕەنجێت بە شێوازێک وەڵامی یاوەتەوە کە ئەو کەسایەتیە لێشی زویر نەبێ ینی زۆربەی کاتەکان بە شعریش وەڵامی داوەتەوە یعنی بۆ نمونە جارێکە شێخ بادین کە کاتە کوڕی حەزەتی شێخ عوسمان ئەنێرێ بەدوای مەولەیە بۆ ئەوی کە بە سەفەر بینێرێ بۆ شوێنێک و ئیشێکی پێ بسپێرێت مەولەوی پێی ناکرێت بەڵام لەگەڵ ئەوەی کە پێشی ناکرێ نامەیەکی بۆ ئەنێرێت بۆ ئەوەی کە دڵی شێخ بادین یعنی عاجز نەبێ و نەبێتە مای بێتاقەتی ئەڵێ دلیلی وادەی سەرسەراوەکەم بینایی دیدەی شەو بێخاوەکەم ڕەفیقی سەرحەد ئەقلیمی دەدەم ناخودای کەشتی بەحرەکەی هیجران ئوستادی تەعلیم دەرسی مەژین دەستگیری ڕاگەی سەختی و زەبوونین شەمعی بەزمگەی مەحدوری و دووری مەعماری ئەساس پای سەبووری مەسقەڵکی سەواد ئاینەکەی دڵ غەواسی دانەی دەریاچەی مشکڵ خەمنە وەختی بەزم فەرمان فەرماشن شادین ئەلوەدەی جەلەیل جیاشن من خۆ پای خەمان سامانسان کردن دەک بمرم هانات بە من ئاوەردن دایم زامم هەر بەسۆن دەردی لێم کەمەن ئەمجار نۆبێتکن پێسەم مزانی هیچم کەم نیەن وێران یانەکەم لێت وە چەم دیەن دێمەوە سەر ئەوەی جەنابەت کە باس لێوە کرد ئەمە ستایشی ماندووبوونی حەت تاکێکی ملەتی کوردەکەین بۆ ئەوی کە لە ڕووی سایەتی مەولەیەوە ئایا بە قەسیدەیەکشەوە بوو بێت یان لە کۆڕێکە یان لە سمینارێکە یاخود لە بەناو کۆنگرا یان مهرەجانێکە بازە مەولەوی کرابێت ئێمەش جەخت لەوەکەینەوە بەڕاستی ئەوەنەی لە ڕۆژهەڵاتی کوردستان قەدر وەقیمەتی شاعیران نەزانرێت بەدەستەخۆ لە باشووری کوردستان بۆ چەشمەنی وەکو باسیشم لێوە کرد زیاتر شتەکان لەناو باشووری کوردستان بۆتە حیزبی بەڵام لەگەڵ ئەوەشە لە باسی کوردستان ئەویش بە حکمی کوردەکانەوە بەڕاستی کە ئەوانیش وەڵێکی کاریگەریان بینیوە لە زیاتر ناوزەندکردنی کەسایەتیەکان بە شێوازی جیاواز کۆنگرە بوو بێ بە میهرەجان بوو بێت لێرە لەناو کوردستانە ئەکرێت لە بۆ نمونە مۆرکێکی حیزبایەتی پێوە دیار بێت دەگینا قەشەنگی پێوە نابێت و لە لایەکی تریشەوە وەزارەتی ڕۆشنبیری زۆر تاوانبارە لەم مەسەلە باشە بۆ ئەبێ من وەکو کەسایەتی بێم خەریکی میهرەجانێک بووم بۆ مەولەوی وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر لە ماوەی ئەم چەند ساڵەیە کە بەناو حکوومەتی هەرێمی کوردستانێ هەر ساڵێک میهرەجانێک بۆ یەکێک لە کەڵە شاعیرەکانی ملەتی کوردی بکە ئایا چەندە جوان و ڕازاوەتر بێ لەوەی کە من وەکو فاتحێک و وەکو فلانکەس و فلانکەس گروپێک پێک بێنین بۆ یەکێ خەریکی میهرەجانکردن بین یان شتەکە ڕسمیاتێکی جوانترە و ئەتەکیەتێکی جوانتر ئەبەخشێ و لە هەمان کاتیش دڵودەرونی ئێمەش پێی دڵخۆشە بێت یعنی بڕوا بکە ڕاستە ئێمە تەقدیرمان هەیە بۆ هەموو شاعیران و هەمویان جێگەی ڕێزن و خۆشەویستیمان بەرامبەر بە یەکیان هەیە بەڵام ئێستاکەش من دێرە شعری کلاسیک ناگۆڕمەوە بە چەندین قەسیدەی شعری سەربەست هەیە بۆ لە بەرەوەی کە من ڕەنگە بیرۆکەم وابێت زۆر کەسیشێ ڕەنگە پێچوانێت بۆ چوونەکەی منی هەبێت ڕەنگە پێی وابێت یەک وشە لە هۆنداوەی سەربەست نایگۆڕێتەوە بە هەموو کتێبەکانی بۆ نمونە با ناوی مەولەوی بێنم بۆ نمونە ئەمە ئاڕاء ئەمە بیرکردنەوەیەکە کە ڕەنگە لە منی شاهدێت کە بەرامبەر بە شعری سەربەست هەمە بەڵام بەداخەوە نەتواندراوە سوودی لێ ببیندرێت و ئەمە من نایەڕمەوە بۆ تاکەکانی ناو کۆمەلگاکەیەکە ئێستاکە لە ناو باشووری کوردستان هەن چونکە هەر کەسێک لە هەر شوێنێکا بێت ینی جەناب باسی تورکیات کرد بەڵام لە زۆر شوێنی ترەیە لە وڵاتانی عەرەبی ئەوانەی بە تایبەتی کە سەردانی میسرەکەی کە باسی مەولەویەکەی
ئەوان بۆ نمونە باسی مەولەوی بکەن لە من و تۆ باشتر شارەزان لە من و تۆ باشتر ئەزانن آخر ئەمە کلتورێکە ئەمە کەڵچەرێکە کە پێویستە ئێمە پێوەی پابند بین بەڵام بەداخەوە ئێمە بەڕاستی تۆزێک خۆنەویستین لە ڕووی چی لە ڕووی ئەوەی کە نامانوێت کولتوری خۆمان بپارێزین چونکە لە کولتور پاراستنە لە شانازیکردن بە مێژووی خۆمان ئەبێ خۆنەویسانە بەڕاستی بیر بکەینەوە ئێمە بەڵام بەداخەوە لەوەیە ئێمە کەم و کورتیمان هەیە ئیتر ئایا ئەمە منم یان ئەمسالەکانی منە پێویستە بە خۆمانە بچینەوە ئاوڕێکی باشتر لە خۆمان بینەوە ئەو قەدر و قیمەتەی کە ئێمە لە باگراوەندی مێژووە وەکو میلەتی کورتەمانە بڕاکە زۆرێک لە وڵاتانیانە بەڵام چونکە سوودمان لێ نەبینیوە و نەمانتوانیوە بیکەینە سەرمەشقێک بۆ خۆمان بە تاکید هەموو شتەکانی خۆمان بەلاوە بە ئاسایی لێ ڕوانین لە ڕۆژهەڵاتی کوردستان من هەموو کاتێکیش بنم ئەگەر بۆشمان نەکرابێت کە ئێمە بەشدار بوو بین بەڵام وەکو کوردەواری وتەنی گەزگەز بەڵای پێ ئەەکەم کە ئەبینم لەوێ کۆنگرەیەکە کرێ بە ناوی حەزرەتی مەولەویەوە بە ناوی حەزرەتی مەحویەوە بۆ نمونە بە حەزرەتی نالیشەوە هەر کەسایەتێکی ترکە ناوی لێ بنین ئەمانە خۆ کەشتەکانی ژەکەی ناوترێ فاتح کردی ناوترێ پلان کەس کردی ئەمانە بۆ میلەتە بۆ مێژووی گەلی خۆمان نامێنێتەوە بەڵام بەداخەوە دووچەند دووبارەیەکەمەوە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەت چێرینی کوردستان تەمەناکەم هەنگاوی باشتر بەهاێژێت و پێویستە پلان و استراتیژەتی کاراتری هەبێ بۆ ئەوی کە ئەو هەموو باگراوەندە پڕ لە معریفەت و پڕ لە زانیاری و لەو گەوهرەی کە هەمانە سوودی لێ ببینین فەرموو ئێستاکە با بچین پۆلی دەی ئامادەیی بێت بانوەی بنەڕەتی بێ با بفەرمێت باسێکی مەولەویمان بۆ بکە با باسێکی حاجی قایری کۆیمان بۆ بکە با باسێکی کوردیمان بۆ بکە با باسێکی مەلای جزیریمان بۆ بکە بەداخەوە چونکە فەرهەنگەکەیشمان یعنی ئەوەندە بۆتە ئەوەنە بچووک بۆتەوە تەنها بیرەکەینەوە کە بچین من کتێبەکەی خۆم لە بەرکەم بۆی کە لە سەری ساڵا دەربشم ئیتر هیچ فکر ناکەینەوە لەو فێرکردنەی کە پێویستە ئێمە بیزانین ئێستا لە ناو وڵاتی ئێمەیە کە ئەوتێت سیستەم پێویستە پەروەردە و فێرکردنی تیابێت بەڵام بەداخەوە هەم مامۆستاکانمان بە کرچ و کاڵی فێرکردنەکانمان تێرەکەن و هەم لە ڕووی پەروەردەییشەوە بەڕاستی سەقەتین چونکە ناتوانم پەروەردەی ئەو هەموو گەنج و ئەو هەموو قوتابی و خوێندکارەی کە لە ناو کوردستانە هەیە فێریانکەن ئەمە جگە لە خێزانیش دەورێکی کاراترە بینێت بەڵام لەگەڵەوەش ماڵی دووەمی هەر قوتابی خوێندکارێک قوتابخانەکانە ئەی باش لە قوتابخانەکان بۆ ئێمە ناتوانین لێ سوودێکی باشتر بگەێنین لە ڕووی پەروەردەییەوە بە مناڵەکانی خۆمان
نازم مرتو بکشی عزیزم نازم مرتو بکشی عزیزم نازم عزیزم نازم عزیزم نازم جبوان غريب كان أبرزود ريباني أبوان غريب كان أبرزود ريباني خوابدي باكر مي وغريب كان سيدك وتاني وجرك بالإيمان وشيء ولا جاسر قونا